من هەوار محەممەد سدیق ماوەی ساڵانێکە کار لەسەر کللتوری کوردی ئەەکەم وەکو ئەوەی کە چۆن دەستم کردو بەم کارە من وەختی خۆی کە چاوم کردوتۆ لە ماڵی باوکمە چاوم بە پولەکە و زەنگیانە و چنین و کاری دەستیەکانی دایکم ئاشنا بووە لەبەرەوە زیاتر چۆتە ناومێشکمەوە هەوڵ بەم لەسەر ئەم کارە زیاتر پەرەی پێ بسێنم دایکم لە ڕاستیدا وەختی خۆی ئەیکرد بۆ خۆمان وەکو خۆم و خوشکەکانم و خۆی بەڵام من بە فەرسەتم زانی بە هەلم زانی ئەو دەزڕەنگینیە جوانی دایکم بخەمە ناو بزنسە و ژیانی خۆم و ماڵ مناڵەکەمی پێ بەڕێکم بە خۆشحاڵیەوە سەرکەوتنێکی گەورەم بەدەستێنا لەسەر ئاستی کوردستان توانیم کللتوری کوردی زیینوو بکەمە و هەر بەوەشەوە نازناوی شاژنی جلی کوردی بەخشرایە من. ڕاستیدا ئیشی ئێمە وەکو ئەبینن ئەمە سکێچی ئەەکەین لە ئەوڵەوە سێر ئەم قەڵەمانە سکێچی بابەتەکانەکەین دوایی ئەهێنین ئەیچنین کە چنیمان پارچەکە تەواو ئەەکەین ئەو کاتە ڕەوانەی کارگەکانی دەرەوەی وڵاتی ئەەکەین و ئەکەین بە قوماش لەبەرەوەی کە ئیشی دەست گرانە لە هەموو وڵاتێک ئێمە ئەیکەینەوە بە قوماش و کارگە تاوەکو مشتەرەکانمان بتوانن پارچێکی هەرزانتریان دەستکەوێت ئەو بابەتانەیە کە بمانەوێت سکێچیکەین بەم شێوازە سکێچەکری و دوایی دەستەکەین بە چنینیان کە چنینەکە تاو بە دڵمان بوو ئەو کاتە ئینێرین بۆ کارگە تاوەکو جوانترین بابەت بخینە بەر چاوی خانمان بە سەرێکی گونجاو بۆی هەموو بتوانن بیکڕن ئەم بابەتە لێمان. وەکو ئەزانن با بڵێن بابەتەکان جیاوازن هەموو مەوادەکان ئێمە مەوادی پێ ئەڵێن هەرێکی بە جۆرە کوالێتێکە ئێمە ئەوانەی کە کاری دەست ئەەکەن باشترین کوالێتیەکان لە وڵاتی مالیزیا یان لە هندستان داوا ئەەکەین بۆ مانیەت تاوەکو بمێنێتەوە زۆر فەرقی هەیە لێرە لە بازارەکان پلاستیک هەیە ئێمە هەوڵین بە شوشە و معدەنەکان بابەتەکان بخینە سەر قماشەکان تاوەکو شتێکی ناوازە دەرچێت جیا بکرێتەوە لەو شتانی کەسکێکی بۆ ئەەکەین و ئەینێرین بۆ کارگەکان. بڕاندەکەی ئێمە بەوە ناسراوە کە دەستکاری هیچ بابەتێکی کللتوری ناکات چونکە هەموو وڵاتێ مافی خۆیەتی کللتوری وەکو خۆی بمێنێتەوە ئەمانەتە لای هەموو نەوەکان و ڕۆڵەکانی ئێمە وەکو بڕاندەکەمان هەڵ ئەستین بە جوانکاری خستنە سەر بابەتەکان نەک دەستکاری بڕین و دەستکاری دیزاینەکە بکەین. ئێمە ئەهێنین کوالێتێکی باش ئەخینە سەر قماشەکان بەمە گۆڕانکاری ساڵانە جای ئەەکەینەوە لە ساڵی پێشووتر بەڵام ئێمە وەکو ئیشی خۆمان بە هیچ شێوەیە کللتورەکەمان ناشێوێنین چونکە هەموو وڵاتێک بە کللتورە کۆنەکەی خۆیەوە جوانە و نابێ دەستکاری بکە شێواندنی کللتور یعنی شێواندنی هەموو ڕەچەڵکی خۆتە ئێمە بەو شێوازە ساڵانە ئەهێنین جوانترین دیزاینەکانە خینە سەر پارچە کوردەواریەکان بەبێ ئەوەی دەستکاری لە بڕین و لە دوورینی هێلەک و سەڵتە و کەوا و کراسە بکەین. ڕاستە ساڵانە زۆرترین قماشی وڵاتەکانیەتە ناو کوردستانەوە بەڵام ئێمە ئەم ساڵک و براندەکەمان هەوڵماندا جوانترین قماشەکان بێنینەوە ناو کوردستان بۆی گەنجادمان بە قماشەکۆنەکان ئاشنابن بۆ نمونە قماشی شاڵمان هێنایەوە پەشمەکمان هێنایەوە گراسی نازونوزمان هێنایەوە زۆر بابەتی کوردەواری کە وەختی خۆی من بە گوێم لێ بۆ لەدایکم و نەنکم و ئەوانە و پارچەکانیشیم لەبەر چاوە لەبەر لە ماڵی خۆمان نەماوە نردمانە دەرەوەی وڵات و بە قماش هاتەوە زۆر دەنگدانەوەی بوو خاستەن قماسی شاڵەکان و پەشمەکەکان زۆر ناوازە بوو خانمان زۆر دڵیان پێ خۆش بوو گەنجانی زانیان ئێمە لە کۆناچیمان بەکارهێناوە. ئێمە وتمان کللتور دەستکاری ناکەین و ئەبەژێکێکە لە نمونونەکانمان بۆ نمونە کراسی کوردی ئەبێ لیدەر نێت تەنها پشتێن کۆی کاتەوە ئەم مەسافەیە پان بێ ئەنجا سێریکەن ئەگەر ببینن فەقیانێکی تێر و تەسەل و پان و پۆر کوردیانە سەڵتە بە قۆڵەوە ئەگەر هێلەگیش بێ قۆڵە ئێمە هیچ دەستکاریەکی جلی کوردیمان نەکردو لەبەرەوەی شێواندنی جلی کوردی شێواندنی کەلتورەکەمان ئەگەر ببینن ئەمە سەمڵ و مێخەکێکی کوردەواری تێکەڵکراوە سەڵتەکە هەمووی ئیشی دەستە و چنراوە کراسەکە دیزاینمان کردو خۆمان هێناومانە شتێکی زۆر تایبەتە بەڵام بە هیچ شێوەیە ئێمە دەستکاری بڕین و دوورینی ئەم قماشانە ناکەین تەنها جوانکاری بۆ ئەەکەین و ئەکسسواراتێکی جوانی ئەخینە سەر تاوەکو خانمان ساڵ بە ساڵ تازەگەریە بکەن و لایەن شیرینتر بێ کڵاوی جلی کوردی بە هەمان شێوە ملوانکە و خشل هەر لە جلی کوردیا هەبووە ئەمە لە زنجیری قەدیمە ئەم بابەتانە هەمووی لە جلی کوردیا هەبوو ئێمە لە بە هیچ شێوەیە نایشێوێنین.
ئێستاش ئەچینە لای بابەتێکیکەمان ئەمە کەوایەکی سکێچی خۆمانە ئەکردومانە لە مەعمەل دروستمان کردو خۆمان دیزاینەکەمان کردووە هێلەگێکمان هێناوە بە قماشێکی سادە هەمان ئیتارمان خستوەتەوە سەری تاوەکو شتێکی ناسک دەرچێت لەگەڵی ئەمانە هەمووی بابەتی چنین و دەستکاری کراوە شتێکی زۆر تایبەتە و تایبەتە بە براندەکەی خۆمان و لاگیرەی کوردەواری بۆ ملی ئەمە تەواو کوردیە پشتێنەکەشی خشلی کوردیە دیزاینەکەیمان دروست کردوێتەوە زۆر تایبەتی ئەم خشلە کوردەکان ئێمە زیاتر بەکارهین نەگەر ببینن ئەمانە عقیق و شیلانە لەگەڵ جلە کوردیەکانە تەشکیلێکی جوانمان بۆ دروست کردووە لێرە چونکە ئەمە زۆر قەرەباڵخە هەر وەک قەدیم کراسەکانمان سادەتر کردو ڕەنگیکەی تێکەڵ نییە ئەم دیزاینە تایبەتە بە براندەکەی ئێمە و خۆمان ئامادەمان کردووە. بەپێی ئەسمموی ساڵان یەکەم ئەتوانم خانمان بەپێی تەمەنەکان قماشەکانیان بۆ جیاب بکەمەوە دیزاینەکانیان بۆ جیاب بکەمەوە یان لەسەر شێوازی پێست و شکل و فەیسیان ئەتوانم بڕیار بدەم لەسەر ئەوەی کە چیان پێویستە و بە خۆشحاڵیەوە هەمویان ڕازین لە هەڵبژاردەکانی ئێمە منەمە بە خانمان بڵم لێرەوە لە لای خۆمەوە کە خانمان هیچ کاتێ دەستەوەستان نەبن هەموو خانمێک هوەرێکی جوانی پێ گەر بتێ بەرەو پێشەوە بڕی پێویستە هەنگاو بنی بەرەو زیاتر و زیاتر ئەگەر بۆستی لە شوێنی خۆتا کارەکە شکستێنێ تکا ئەەکەم لە خانمان هەر هەمووی بەهرەمەندن بەرەو پێشەوە بڕۆن بۆ جوانکردنی کوردستان و وڵاتەکە و کللتورەکەمان.